بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشیێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی گۆڕانکاریە سیاسیە خێراکان و ترسی دەسەڵات لە شۆڕشی برسیەکان. خاڵی پێنجم، توندوتیژی دژی ژنان، وەڵامی پیاوسالاری نظامی ئاپارتایدی جەندەری دەسەڵاتدار بە بزوتنەوەی یەکسانی خوازانەی ژنان. 25 نۆڤەمبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بوو. ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە 45 ساڵی ڕابردوودا بە ئاپارتایدی جەندەری یەکێک بووە لەو کۆنەپەرستترین وڵاتانەی کە لە ماوەی زیاتر لە 14دەدا تونترین توندوتیژی لە هەموو بوارەکاندا بەسەر ژناندا سەپاندووە. ئاخێزی شۆڕشیێڕانەی ژن ژیان ئازادی گڕکانێکە کە لەلایەن ژنانی ئێرانەوە لە دژی ئەم ئاپارتایدە جەندەریە سەری هەڵداوە. لەم پەیوەندیەدا و بە بۆنەی ئەم ڕۆژەوە پێویستە چەند خاڵێکی گرنگ لە بەرچاو گیرێت. یەکەم، هەژاری بەربڵاو لە ئێران بە پلەی یەکەم هەژاریەکی ژنانەیە و ئاپارتایدی جەندەری هۆکار و بەستێنی سەرەکی هەژاری ژنان بووە. دووهەم، ئەگەرچی شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشێکی فەرهەنگی لە خوارەوەی لە وڵاتدا هێناوەتە ئاراوە، بەڵام لە هەمان کاتدا پیاوسالاری گیان سەخت و جێگیر بەرامبەر بەم شەپۆلی ڕزگاری خوازانەی ژنان وەستاوەتەوە. سیمای دزەوی ئەم خۆڕاگریە توندوتیژە پیاوسالارانەیە لە ڕێژەی بەرزی ژن کوژیدا بەدی دەکرێت. ڕۆژنامەی ئیعتماد ڕۆژی دووشەممە 30 خەزەڵوەری 1403 راپۆرتێکی لەسەر ئاماری ژنکوژی لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا بڵاو کردەوە و لێکۆڵینەوەی لە ئاماری لانیکەم 78 ژن و کچ کردووە کە لەو ماوەیەدا لەلایەن پیاوانی نزیک لە خۆیانەوە کوژراون. چاوخشانێک بەسەر ئەو ئامارانەدا ئەو دۆخە بەڕوونی دەخاتە ڕوو کە ژنانی ئێران لەگەڵیدا بەڕەوڕون. ژنان دەبێت بەردەوام لەگەڵ توندوتیژی بنەماڵەیی، ئەزیەت و ئازاری جنسی، هاوسەرگیری زۆرم لێو پێشوەختە، کوشتن بە بیانووی شەرەف و ئاستەنگە کۆمەڵایەتی و یاساییەکان دەست و پەنجە نەرم بکەن. بەردەوامی ئەم چەشنە هەڵاواردن و توندوتیژیە ڕێکخراوە لە وڵاتدا بەرهەمی ئاوێتە بوونی یاسا و ڕێسای دژەژنی ئاینی دەسەڵاتدار و پیاوسالاری جێگیرە. واقعیەتەوەیە کە ئەو پیاوسالاریە جێگیرە تەنیا لە یاساکانی حکوومەتی کۆماری ئیسلامیەوە سەرچاوە ناگرێت. ئەگەر دیاردەی قێزەون و جنایەتکارانەی ژنکوژی و توندوتیژی ڕێکخراو لە دژی ژنان بەرهەمی پیاوسالاری جێگیر و یاسا و ڕێسای ئاینی دەسەڵاتدارە، کەواتە پێویستە بە مەبەستی نەهێشتنی ئەم دیاردە دزێوە لە دوو بەرەدا خەبات بکرێت، هەم لە ناو بنەماڵە و کۆمەلگا و هەم لە دژی نظامی دەسەڵاتداری وڵات. بەڵام خەبات لە ناو بنەماڵە و کەسوکار لە دژی پیاوسالاری جێگیر و خاوەن پێشینە بەبێت تێکشکاندنی پێکهاتەکانی دەسەڵاتی سیاسی پیاوانە ئاکامێکی ئەو تۆی لە ناکەوێتەوە. واقعیەت ئەوەیە کە پێکهاتەی دەسەڵات لە ئێران چ ئێستا و چ لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتی و تەنانەت لە سەردەمی پەهلەویشدا پێکهاتەیەکی جەماوەرتەوەر و پشتبەستوو بووە بە یاساکانی شەریعەت. لەم پێکهاتە سیاسیەدا ئاسەوارێک لە یەکسانی یاسایی نێوان ژنان و پیاواندا بەدی ناکرێت. ئەم دۆخە لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا کە حکوومەتێکی دژەژن و سەپێنەری خراپترین جۆری ئاپارتایدی جنسیە بەسەر ژناندا بە شێوەیەکی سەرسوڕهێنەر پەرەیسەندووە و بێمافیەکی تەواوی بەسەر ژنانی وڵاتدا سەپاندووە. ئەم ئاپارتایدە بە جۆرێکە کە نەک هەر ژنانی لە مافە سەرەتایی و ئاساییەکانی وەک مافی هەڵبژاردنی جلوبەرگ و تەنانەت ڕەنگی جلوبەرگەکەی، ئازادی خۆشویستن و خۆشەویستی، ئازادی هاوسەرگیری، مافی جیابوونەوە، مافی سەرپەرشتیکردن و لەباربردنی کۆرپەلە بێبەش کردووە، بەڵکو ئیزنی بە پۆلیس، گەشتی ئەرشاد، کۆمەلگا و باوک و برا و پیاوانی خزم و نزیکەکانیشی داوە کە لە ئەگەری سەرپێچی ژنان لەو بەناو یاسا و ڕێسایانەی کە مەبەستیانە ئەزیەت و ئازاریان بدەن و سوکایەتیان پێ بکەن یان بیان کوشن. خەباتی ژنان بە درێژایی تەمەنی حکوومەتی ئیسلامی لە دژی یاسای شەریعەت و یاسا حکومیەکان و هەروەها شۆڕشی ژن ژیان ئازادی خۆشانێکە لە دژی ئەم نادات پەروەریە ئاشکرا و هەڵاواردنە ڕێکخراوە و ئەمەش ژنانی کردووە بە گڕکانێک لە دژی حکوومەتی ئیسلامی. خاڵی شەشەم،
کۆماری ئیسلامی لەژێر بەرداشتی خەباتی ژناندا گرفتارە. سەرنجام ناوەڕۆکی یاسای حیجاب و عیفاف کە لەلایەن پەرلەمانی کۆنەپەرستی ئیسلامی و شۆڕای نیگاهبانەوە پەسەندکرا بڵاو کرایەوە. بڕیارەم یاسایە ڕۆژی 23 سەرماوەست بە مەبەستی جێبەجێکردن بە دەوڵەت ڕابگەیەندرێت. لەم یاسایەدا کۆمەڵێک ئەرکی جۆراوجۆر بۆ ئۆرگانە حکومیەکان لە وەزارەتی ڕێگاوبان و شارسازی و پەیوەندیەکانەوە بگرێت تا دەگاتە هێزی ئینتزامی و ستادی ئەمر بە معروف و نەهی لە مونکر دیاری کراوە. بەرپرسانی ڕژیم دەیانەوێت لە دۆخێکدا کە نەفرەت و بێزاریەکی قوڵ لەسەر تاسەری کۆمەلگا لە دژیان شەپۆل دەدات، بە پرۆپاگەندە و پەرەپێدانی ئەوەی کە گۆیا بێحیجابی بنیاتی بنەماڵی خستۆتە مەترسیەوە، لە ناو کەمینەیەک لە کۆنەپەرستان و پیاو سالاراندا جێگە و پێگەیەک بەدەست بهێن و بە نواندنی هێز و هەیمەنەی خۆیان لەو بوارەدا هەمبوون و حزوری ئیسلامی خۆیان بە کۆمەلگا نیشان بدەن و هەم کۆمەلگای ناڕازیش سەرکوت و چاوترسێن بکەن. ئەلبەتە داڕەژەرانی ئەم استراتیژە بۆمانەوە لە بیریان نەچۆتەوە کە لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا ژنان و کچانی ئازادی خوازی ئێران چەندە بوەیرانە و فیداکارانە حیجابی ئیجباری ئیسلامیان ئاگر تێبەردا و خۆیان لە ژێرباری ئەم سوکایەتی و شەرمەزاریە مێژوویە ڕزگار کرد و ناوبانگی بزوتنەوەکەیان جیهانی گرتەوە. دوای ئەو ڕۆڵە پێشەنگانەی کە ژنانی گەنج لەسەر شەقام و کاتی ڕوبەڕووبوونەوەی بوێرانە لەگەڵ بەکرێگیراوانی حکوومەتی لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینادا لە خۆیان نیشاندا، ئێستا ئەم ڕۆڵە لە نافەرمانی مەدەنیدا دەنوێنن. ئەم گۆڕەپانە ئێستا بۆتە یەکێک لە نەبەردە سەرەکیەکانی کۆماری ئیسلامی لە دژی سەرجەم خەڵکی ئێران. ڕژیم دەزانێت کە بە هەر پاشەکشە و پاشگەزبوونەوەیەک لە سەپاندنی بە تەواوەتی حیجابی ئیجباری بەسەر ژناندا، دوا کۆڵەکەی ئیدۆلۆژی دەسەڵاتەکەی دەڕوخێت. هەر بۆیە بەرپرسانی حکوومەتی ئیسلامی لە سەپاندنی جلوبەرگی ئیسلامی بەسەر ژنان و تەنانەت پیاوانیشدا وەک ئامرازێکی سەرەکی بۆ سەپاندنی ئەو دەسەڵاتە سەرەڕۆ و دژە خەڵکیەی خۆیان کەڵک وەردەگرن. ئەگەر لە سەرەتای ئاخێزی ژینادا کچانی لاو مەیداندار و پێشەنگی خەباتێکی خوێناوی بوون، ئێستا دایکان و دایەپیرە و ملیۆنان ژنی لایەنگری ئازادی جلوبەر شان بە شانی کچەکانیان لە ڕیزی خەبات داوەستاون. ئەگەر بەرپرسانی ڕژیمی ئیسلامی پێیان وابوو کە بە ژەهراویکردنی کچان لە قوتابخانەکاندا بەسەر خەبات و ڕاپەڕینی ژناندا زاڵ دەبن، ئێستا ئیتر لەگەڵ ملیۆنان ژنی بەتوانا کە بە درێژایی دەیان ساڵ سەرجەم ڕێو شوێن و سیاسەت و یاسا دژەژنەکانی ڕژیمیان لەگەڵ شکست بەرەو ڕووکردوێتەوە چی دەکەن؟ ئێستا ئیتر بوێری و چاونەترسی ژنان بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی. ژنانی بوێر و خەباتکار شان بە شانی کرێکاران و زەحمەتکێشانی پێشڕە و لە زمرەی پێشەنگانی لە گۆڕنانی حکوومەتی ئیسلامی و بنیاتنانی کۆمەڵگایەکی ئینسانی و ئازادی دواڕۆژن.